ئەگەر هەر خوشک و برایەک گلەیەک ڕەخنەیەکەیە کەرنەڤاڵی ناساندنی لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە بۆ ناساندنی کاندیدەکانی بەڕێوەچوو. کادێر و ئەندامانی کۆمەڵی دادگەری دەڵێن نوێنەرانی کۆمەڵ پێشتر سەلماندویانە خزمەتکاری ئیسلام و خەڵکن بەبێ جیاوازی. ئومێد دەکەین ئینشەڵڵا ئەم جارە هەڵبژاردننی ئەم جارە ببێتە مای خەیر و خەڵکی کوردستان داوا ئەکەم لیان دەنگ بدەنە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی لە ڕووی دینی و دنیاییشەوە خەڵکمان سەربەرز بێ و ئەوەی کە پێویست بێ بۆیان بکرێ ئینشەڵڵا. بخوا ئەگە بە من بێ شەور ناوێسن ماڵەبا لەگەڕێن کەس و کاری خۆیان قەومووی خۆیان عاشرەتی خۆیان من بە توانام بوێ وەڵام ماڵ و مناڵم ئەکەمە پێنای ئەبدیری خۆ لەبەر خاتی خۆ. کۆمەڵی دادگەری کوردستان بە لیستی ژمارە 285 بەشداری هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق و ژمارەیەک پاڵێورای ڕازگە و دلێری دیاری کردووە تا لە بەغداد داکۆکی لە ماف و خواستەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. 34 ساڵە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە حەقی ئەم ناوچەیە بداتەوە بە ناوی کەسوکار و بە ناوی کارەساتی کیمیابارانەوە زۆر سوودمەند بووە، زۆر پشتیوانی دەستکەوتووە، بەڵام نەیتوانیوە قەرەبوو بە قەرزی ئەم خەڵکە بداتەوە. ئینشاءڵڵا ئەو تەمەنە تەمەنێکی پڕخێرە بۆ هەمومان. وتەی دووەمم هیچم نییە بڵێم، تەنها ئەڵێم خوایە لیستی 285 سەرخەی و تاکو ئێستش ئاسەواری 30 ساڵ لەمە پێشی لەناو ئەم شار و چکۆلادیەکانە ماوەتەوە. هیوادارم کاتێک ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان بێنازی شارەکەیان بێتەوە بەرچاو بتوانن بڕیارێکی ڕاست و دروست بن ئینشاءڵڵا. لای خۆیەوە سەرپەرشتیاری بازنیە هەڵبژاردننی پارێزگای هەڵەبجە دەڵێت هیوا و ئومێدمان بە خەڵکی ئیسلامخوازی پارێزگای هەڵەبجە و ورامانە و چاوەڕێ دەکەین متمانەی خۆیان بە لیستی کۆمەڵ و کاندیدەکانی بدەن. پشتیوان بەخوا پێگەمان لە پارێزگای هەڵەبجە نەک ئەپارێزین چاومان لەوەیە زیاتری کەین و ئێمە ئەو ئامادەکاریانەی پێویستن کردومانن لە هەفتەی ئایندەوە بە فەرمیش کۆمەڵ هەڵمەتی بانگەشە بۆ لیستەکەی دەست پێەکە و ئەوەی لەسەر کادیران و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە پشتگیری لیستەکەیانە پشتگیری کاندیدەکانە و ئێمە بەرنامەکانمان لەم 30 ڕۆژەی داهاتووە زیاتر چڕۆپڕە بنەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوودا لە هەموو بەرەکاندا لە سەنگەری خواستەکانی خەڵکدا بووە. بۆ ڕۆژی دەنگدانیش لە 11 مانگی داهاتوو چاوی لە متمانە پێدانی خەڵکە بە لیست و کاندیدەکانی تا نوێنەری ڕاستەقینە و بە متمانە و دەنگی دلێری ئەوان بێت. گرنگەوەیە کۆمەڵ سەرکەوێ. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.